ناونیشانەکەی؟ سەربازی ون ئەرک و خزمەتی کۆمەڵە کەسێکی گیانفیدا دەگێڕێتەوە کە لە سەنتەری فریاگوزاری خێرا شەو نخوونی دەکەن. ئەم جارە سەختی و زەحمەتی کاری ئەو تیمانە دەکەینە چیرۆکی سەربازی ون. ئەوانە گیانی ئەو مرۆڤانەی کە دەکەونە بەر ئاگری ڕووداوە جۆراوجۆرەکان و هەڕەشەی جەنگ ڕزگار دەکەن و دووبارە ژیانیان پێدەبەخشنەوە. ئەم سەربازەونانە شەو و ڕۆژ بە سەرما و گەرما لە چاوەڕوانی ساڕێژکردنی برینە قوڵەکانن. بۆیە سەربازی ون لەم ئەڵقەیە دیمەن و ئەرکە سەخت و کاریگەرەکانی ئەو کارمەندانە پیشان دەدات. ئەم تیمانە کەسی دەتوانم بڵێم خۆبەخشن، خۆنەویستن. ئامانجان ئەوەیە ژیانی مرۆڤی بەرکەوت و قورتار بکەن، ڕزگار بکەن لە کاتی کارەساتەکان، لە کاتی ڕوبەڕووبوونەوەیان بۆ کارەساتی دڵتەزێن و بەهانایانەوە دەچن. بەرەنگاری مەترسیەکانی جەنگ و ڕووداوەکان دەبنەوە کاتێک مەترسی بۆ سەر مرۆڤایەتی دروست دەکەن، هاوکات ساڕێژی برینە بە ئازارەکان دەکەن. ئەو تیمانە ڕۆژانە لە واجباتی خوانن 24 کاتژمێر خەفەرن ئیش دەکەن، خۆنەویستن، لە کاتی لافاوەکان دەردەچن، لە کاتی کارەساتەکان بەرکەوتنی ئۆتۆمبیلە کەوتنە خوارەوەی لە هۆشخۆچوونە، ئەوانە هەموو کات لەسەر خەتن کت و پڕ دەردەچن بۆ هەموو ئەو کارەساتانەی کە ڕوودەدەن لەو شار. ئەم تیمانە بەرەو شوێنی پڕ لە مەترسی و ترسناک هەنگاو دەنێن بۆ بەهاناوە چوونی لێقەوماوان. لە بەشی کردە پزیشکیەکان سەر بە تەندروستی هەولێر چەندین تیمی تەندروستی خزمەت دەکەن. ئەو تیمانەی ئێمە بۆ ماوەی 24 کاتژمێر هەردەم لە دەوامدانە، ئەتڵەمان نییە، پشومان نییە، هەموو کاتێک لە دەوامن. هاوڵاتی کە پێویستی بە ئەمبولانس دەبێتن دەتوان لە ڕێگای مۆبایل یان لە ڕێگای تەلەفۆنی نۆرمال تەنها 122 لێ بداتن کە ژمارە 122 لێدا لە کۆنتترۆلی ئێمە تەلەفۆنەکەی جواب دەدرێتەوە بە جێرەی پێویستی ئەمبولانسی بۆ دەردەچێتن و دەرەچن بۆ ئەو کارەساتەی کە ڕووی داوە، ئەو کەسە کە پەیوەندی پێوەکرێت، چ لە ماڵەوە بێت، چ لە شەقام بێتن و چ لە هەر شوێنێکی دەرەوەی شاریش بێت. ئەو تیمانە لە کارمەندی پزیشکی و شۆفێری ئەمبولانس پێک دێن. با سیستمێک کار دەکەن کە بەسەر جۆری ڕووداوەکان و داواکاری هاوڵاتیاندا دابەشکراوە. ئەمبولانسەکانمان هەمویان مجهزن، کەلوپەلی تایبەتی فریاکەوتنی تێدایە و کارمەندەکانیشمان هەمویان ڕاهێنانیان دیتە و ڕاهێنراون لەسەر کاری فریاگوزاری بە پێی توانای خۆیان و بە پێی پێویستی ئەو کەسێک کە تەلەفۆن دەکاتن بۆی دەرەچن و کاری فریاگوزاری بۆ ئەنجام دەدەن تا ئەیگەنێن بە نەخۆشخانە ئەگەر پێویستی بە نەخۆشخانە بێ. جاری واشەیە لە شوێنی ڕوودا و ئەتوانن کاری فریاگوزاری بۆ بکەن و لە نەهامەتیەکانی کەم بکاتەوە. ئەو تەلەفۆنانەی کە بۆ ئێمە دێتن و بەهانایانەوە دەچین ڕووداوی ئۆتۆمبیلە کە زۆرە لەو چارەکەی ئێمە بەداخەوە ماتۆرسکیل بە زۆری تووشی ڕوودا دەبن و کێسەکانیشیان زۆر خەتەرن، ئەو کاتانە فریاگوزاریان بۆ ئەنجام دەدەێت. هەروەها خەڵکی تر لە ماڵەوە تووشی بەربوونەوە دەبن و تووشی سووتان ئەبن و تووشی هەر کارە ساتێک دەبن. ئەوانە پەیوەندی کە بە 122 ئەکەن ئەمبوڵانسی بە دەرەچێتن و بەهانانەوە دەچێتن و
کاری فریاگوزاریە بۆ ئەنجام دەدا. هەروەها لە ناو شاریش بە تیمەکانمان هەر بەردەوام بووینە جگە لەوەی کە لە بەرەکانی جەنگ تیمەکانمان بەدائیم لەوێندەر بووینە و کاری خۆیان کردی و کاری فریاگوزاریان کردە لە هەمان کادا هاوڵاتی سڤیلیش لە ناو شار بێبەش نەبووینە لە خزمەتگوزاری تەندروستی فریاگوزاری 122 کە کارمەندمان لە هەولێریشە بۆ 122 کاری خۆی کردی و هاوڵاتی توانیوێتی لە کاتی پێویست پەیوەندی بە 122 بکاتن و ئەمبولانسی بۆ بڕاتن و چارەسەری فریاگوزاری خێرای بۆ بکرێتن و بگوازرێنەوە بۆ نەخۆشخانەکان و یان لە شوێنی خۆیان چارەسەری پێویستیان بۆ بکات. لەگەڵ ئەوەی ئێمە کاری فریاگوزاری ئەنجام دەدەین هەروەها توانیمانە چەندی خولی فریاگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەین لە شوێنە گشتیەکان و هەروەها توانیمانە خولی فریاگوزاری بکەینەوە بۆ قوتابخانەکان و بۆ مامۆستایان و بۆ برایانی پێشمەرگا. تیمەکانمان ڕوبەڕووی زۆر کێشە دەبنەوە لە کاتی دەرچوونیان بۆ سەر ڕووداوەکان مەسەلەن کە تیمەکانمان دەردەچن ئەوانە لەو کاتێک کە لە ئەمبولانسەکانیان سەر دەکەن و دەڕۆن بۆ شوێنی بەبەست لەبەر تیژڕەویان خۆیان ژیانیان لە مەترسیدایە هەروەها لەو شوێنانێک کە ئاگر دەکەوێتەوە خۆیان تووشی لەوانەیە تووشی کارەسات و زەحمەتی ببنەوە ئەو کاتانێک کە لافاوە هەیە تووشی ئەزیەت دەبن ئەو کاتانێ دەچن شوێنێک شەڕی لێ یان کەسێک بە چەقۆ هجومی کردوتە سەر شوێنی تر یان گولەی تەقاندیە ئەوانە هەموو کاتێک تووشی زەحمەتی و مەترسی دەبنەوە. تیمانە ژیانە لە مەترسیە کە دەستە شوێنی ڕووداوە ئاگرێک ڕوویدای لە باڵەخانەیەک دوو سیارەی ئۆتۆمبیل پێکیان دەدا ئەو تیمە دەگاتە ئێوەندەر نازانین سەرقاڵەوەی دەبی کە خەڵکەی چارەسەرکە بە زووترین کات بیان گەینتە نەخۆشخانەکان ڕێگایەکە ئایا قەڵە باڵغە و جەنجاڵی هاتوچۆ هەیە بە ئاسانی دەتوانێت بگاتە ئەو شوێنانە واروها ژیانی خۆشی لە مەترسیدایە لەوانەیە تووشی ڕووداوەک بخۆی لێوەندەر لەوانەیە ئەو شوێنی کەرەتی ئاگرەکە و یان ڕووداوەک ڕوویدایە کارمەندە دوستی خۆی بەربکەوی لە شەڕەکان لە بەرەکانی جەنگ کارمەندمان چوویتە بەرەکانی جەنگ برینداری هێنایتەوە کە زامن نەبوو ئەو ڕێ ئایا مینی لێ یان لێنێ ئایا خۆی دەکەوتە ناو شەڕێک و کە چەندین جار ئەمبولانسمان بەرکردێ و کارمەندمان بریندار بە لەو ڕێگانە بە هەرچەندە باسییانکەینەوەوانە چ لە ڕۆژی خۆشی کە بەشداری خزمەتگوزاری هاوڵاتیان چ لە بەرەکانی جەنگ و لە خزمەتکردنی پەناهەند و پەنابەران لە کەمپەکان کە ڕۆژانە وا لاتە حتا حالەتی لەدایک بوون لە ناو ئەمبولانس ڕوویداوە کە
زۆر بەدەستخۆشی و کارمەندەکان گەیاندەوە نەخۆشخانەکانی ناو هەولێر و خزمەتگوزاریان پێشکەش کردێت. بەڕاستی ئەو شۆفێر و کارمەندانەی کار دەکەن لە 122 زۆر زەحمەت دەبینن، زۆر کاریان گرانە، ئێمە زۆر سوپاسیان دەکەین، ئامانجیان خزمەتی ئێمەیە، زۆر سوپاسی هەوڵ و ماندووبوونیان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین. کارمەندانێک کە لە 122 کار دەکەن پێم وایە کارێکی زۆر پیرۆز دەکەن لەبەر ئەوەی بەهانای هاوڵاتیان دێن لە کاتی هەر کاتێک ئەوان لە هەر کاتێک بای لە هەر وەختێک بیتن بە شەوبی بە ڕۆژبی کە داوایان دەکەن بەهانای ئەو هاوڵاتیانە دەچن بۆ ئەوەی پێداویستی سەرەتاییەکانیان بۆ بکەن بۆ ئەو کاتێک تا دەیانگەینە کە شوێنی مەرام بۆ ئەوەی کەوا چارەسەریان بۆ بکەن. ئەو کارمەندانە لە لای من وەکوو سەربازی ونن کە زۆر کەس نایەن ناسی بەڕاستی، بەڵام ئەوانە جێی دەستخۆشینە. یەکێک لەو سیستمانە سنتەری فریاگوزاری خێرایی 122 هاوڵاتی پەیوەندی دەکات و کارمەندان دەچنە شوێنی ڕوودا و بۆ بەهاناوە چوونی لێقەوماوان. ئەو تیمانە لە هەموو شار و قەزا و ناحیەکان بوونیان هەیە. ئەوتی ئەمبوڵانسانەی ئێمە کاری زۆریان کردووە بۆ کاتی هاتنی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان لە ئاوارەکانی سووریا و لە ئاوارەکانی باشووری کوردستان باشووری عێراق کە هات نێرە کاری فریاگوزاریان بۆ ئەنجامدان و لە 24 ساعت لە ناویان دانیشتبوون و کاری خۆیان دەکرد و ئەو کاسێک کە پێویستی بە ئەمبوڵانس و بە کاری فریاگوزاری بۆ بەیان ئەنجام داوە. لە کەمپەکانیش کۆمەڵێک مەشاکلی تەندروستی هەیە کە ڕۆژانە لە ماڵەکانی شەیە و لە شاریشدا هەیە. ئەو کەسانە کاری فریاگوزاریان بۆ کردێ لە ئەنجامی ویلادە لە دایک بوونیان هەبووە کاری فریاگوزاریان بۆ کردو و جاری وایە لەناو ئەمبولانس حالەتی ویلادە ڕوویدایە. کاری ئەو کاتێک کە کارەساتێکی تەسەموم ڕوویدا لە یەکێک لە کەمپەکان خۆشبەختانە ئەمبولانسەکانی هەولێر هەر هەمویان کە لە نزیکەی 65 تا 70 ئەمبوڵانس کاری فریاگوزاریان بۆ کردن و بە کاتێکی زۆر کەم توانیانە گشت ئەو کەسانەی کە تەسەممیان کرد هەمیان بگەینە لە خۆشخانەکان. لە کاتی تریشدا لەوانەیە خەڵکی وای لێ بووە لە ناو کەمپەکان تووشی حاڵاتی کتوپڕ بووینە لە بەربوونەوە بووە لە نەخۆشی جەڵتە و شتیوا بووە کە ئەو کارمەندانەمان لێ بوونە و تیمی ئەمبولانسمان لێ بوونە فریایان کەوتون و گەاندویانە بۆ نەخۆشخانەکانی هەولێر. لە کاتی هەڕووداوێک چ ئاگر بێت یان ڕووداوی هاتوچۆ یان هەر کارەساتێکی دیکە بەهانای هاوڵاتیانەوە دەچن. ئەم تیمانە بەشداری ڕووداوەکان دەکەن و خزمەت گوزاری تەندروستی پێشکەش دەکەن. تیمەکان لە هەموو شەڕەکانی دژ بە تیرۆرستان لە بەرەکانی جەنگ بەشداریان کردووە. هەرکیان تیمارکردنی بریندارەکان و گواستنەوەیانە بۆ نەخۆشخانەکان. لە کاتی دەرچوونی ئەمبوڵانسەکانمان ئەکیدەوانش تووشی بەترسی دەبنەوە لە کاتی جەنگەکان مەسەلەن چەندی سیارەمان لە کارکەوتون لە کاتی تەقینەوەکاندا سیارەمان بەبەر تەقینەوە کەوتووە و کارمەندمان تووشی برینداری بووینە چەندی کارمەندمان بریندار بوون لە کاتی تەقینەوەدا هەروەها لە کاتی دەرچوونیان بۆ کارەساتی ئاحتیادی بەرکەوتنی سیارە و شتیوە ئەو کاتانەشە سیارەمان خۆیان تووشی لەبەر تیژڕەویان تووشی کارەسات بوونە و ژیانیان کەوتوتە مەترسیەوە. ئەو هەموو مەترسیانەش تووشیان دەبن بەس تەنها
بۆ ئەوەیە کە بتوانن خزمەت بە مرۆڤایەتی بکەن و خزمەت بە بەو کەسانە بکەن کە هانایان بۆ بردوون. من کارمەندی 122 ئیسحاق بووم لە ڕۆژی تەقینەوەکەی بەردەم ئاسایشی گشتی من بریندار بووم لەو کاتی بەخۆم بەبەرکەتم تەقینەوە یەکەم ببوو تەقینەوەی دووەم تەلەفۆنیان بۆمان کرد لێرە دەرچوین لە ئیسحاف گەیشتی نەوێندەر لە تەقینەوەی دووەم بەخۆم بەبەرکەتم ئیشەکانمان زۆر زەحمەت بوو مەترسی دارە لەو وەختانە من وەختی کە بریندار بووم بەخۆم بەبەرکەتم تەمان بریندار بووم لە جادەی پەڕیمەوە چوومە بەردەم ئاسایش جادەی پەڕیمەوە پارم داوە برینەکانم زۆر خەتەر بوون و لە خەستەخانەی ڕۆژاوە کە بەخەبەر هاتم برینەکانم سەخت بوون و دەستم شکا بەخۆم قەیتم کردبەوە ئاگام لێ بوو لە وەختی و قالم سوتا بوو دەستم سوتاتە ئێرە لاقم سوتاتە خوارێ و نەزیف داخلیم هەبوو ئەو پەردەجیم تەقی لەو کاتی و پاشەنجی ئاگام لە خۆنمە هەتا منیان حەمەلیات کرد. لە کاتی شەڕدا خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش دەکەن. ئەو خزمەتگوزاریە لە پێدانی چارەسەر و ساڕێژکردنی برینەکان و کردنەوەی خولی فریاگوزاری سەرەتایی بۆ هێزەکانی پێشمەرگە و کەمکردنەوەی زیانی برینەکانیان و مەترسیەکانیەتی کە لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەکاندا تووشی دەبن. من کارمەندم لە بەشی فریاکەوتنی خێرا 122 ماوەی 9 ساڵە کار دەکەم لەو بەشە وە زەحمەتی مادیبوونی زۆرمان بینیوە لە هەموو خۆشی ناخۆشەکان بەشدار بووینە لە هەموو ئەو عادسانەی کە ڕۆژانە ڕوودەدەن و بە درێژایی ئەو شەڕە نەخوازراوەی بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان کرا ئێمە شانبەشانی برا پێشمەرگەکانمان ئامادە بووینە و لە بەرەکانی جەنگ و لە ناوەخۆی شاریش بەشدارین لە هەموو ئەو شتە نەخوازراوانەی کە ڕوودەدا ڕۆژانە لە خۆشی و ناخۆشەکان جاچێ ئەو خۆشیانەی کە خەڵک بەشدار و خوانەکە کارەساتی دڵتەزەی لێ ڕوودا ئێمە دەبینە هاوکارێکی ئەوان بۆ ئینقازبوونیان لەو کارەساتە. 7 ساڵە زیاتر لە بەشی فریاکەوتنی خێرام لەو بەشەیەش دەکەم بەڕاستی ئەو خزمەتگوزاری سەرەتانی پێشکەش هاوڵاتیان دەکەین ئێمە و کوتیمەکانی هەموو بەڵانس لە هەموو ڕووداوێکی نەخوازیا و ئەوزاتچێ لە 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیانداین. پێشوازی ئێمە لە پێشوازی هاوڵاتیان و پێشمەرگەدایە بۆ مامەلەکردنی ئێمە لەگەر بریندار و لەگەر ئەو بریندارانە چۆن دەوێتن بریندارەکان بە خۆتان ئێوە دەزانن کاتی کە یەکێک بریندار دەبێتن دائین باری دەرونی لەژێر سفردایە کە تیمی ئێمە کە وەکو یاوەرێک کە وەکو میدیکێک کەوا یارمەتی ئەم بریندارە دەدەین لەم کاتە پیرۆزەدا پێی دەوترێت کاتی زێڕین. ئێمە زۆربەی ئیشەکانمان فریاکەوتنی خەڵکە یعنی ئێمە ڕۆژوایە ئێمە خەڵک بۆ سەیرانە چیە ئێمە لە دەرەوە لە ئەسنای واجبین خەڵک ئینقازەکەین لە هەر ڕووداوێکە لە سەفرە تووشیان دەبێت زۆربەی حاڵەتەکان کە ئێمە لە سەفرە و لە سیاحەت دێتە پێشمان منداڵە یان نەوتی خواردووە یان بریندارە بەهۆی چەقۆ بەهۆی شتی تیژەوە یان خنکانە هەیە چێتە ناو ئاوە ئەوانە تووشی ئەو ڕووداوانە زۆرە بین دێتە پێشمان. من نزیکەی 15 ساڵە لە بەشی کردە پزیشکەکان داوام دەکەم لە سنتەری فریاکەوتنی خێرا زیاتر ئەو ڕووداوانەی دێنە پێشمان زیاتر ڕووداوی هاتوچۆن و زۆر جار دەبینی خۆشمان تووشی گیر و گرفت بووینە یەک لەوانە من شوشە بەرچاوم کرد کاتێک چووم لۆ ڕزگارکردنی گیانی هاوڵاتیەک کەوا
بەر ببەوە لە سەربان شوشە بەرچاو کرد و زیاتر کارمەندەکانمان زۆرترین خولیان بینیوە شارەزای چتاویانێ لە هەناوچوونی هاوڵاتیان و دەبینی ئێمە داوامان لە هاوڵاتیانەیەکەوە یارمەتیمان بدەن لە شەقامەکان یاخود بە زووترین کات پەیوەندی بە ژمارە 122 بکەن بۆ ئەوەی بگەینە بە نزیکترین کات بگەینە لایەن و یارمەتیان بدەین. من داوا لە حکوومەتی هەرێم دەکەم بایخەکی زۆر تایبەت لۆ تیمەکانی تەندروستیدا بنێ بە هەموو بەشەکانە با بنێمە پزیشکی فریاکەوتن و فریاکەوتنی خێرا و سنتەری 122 ئەم کارمەندانە بەڕاستی زۆر بە دڵسۆزانە کاری خۆیان دەکەن کەچی هیچ ئیمتیازەکیان نییە هیچ مخەساتێکی زیادیان نییە تەنانەت ئەوانی کە بەشداری بەرەکانی جەنگیش دەکەن تایبەتمەندێکیان نبووە لە ڕووی دارایی لە ڕووی حتا معنەویەوەی بابرێن من زۆر مەمنونیانم زۆر دەستخۆشیانە دەکەم زۆر سوپاسیان دەکەم زۆر بە ماندوو نەناسانە کاتژمێر لە کنیان مهم نەبووە دوی شەو بووە چاری بەیانی بووە جاری وە سێ شەو تیمەکەم گاز کردێت چاری بەیانی ڕووداوشکە ڕوویدا لە شوێنشکە تیمی دیکەمان گاز کردێت کەسیان نیانگۆتە نایەن کەسیان نیانگۆتێ وەڵی بێزار بن هەمووش کاریان بە دڵسۆزانە کردووە. جگە لەو ئەرکانە لە جەنگی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵیش ڕۆڵێکی گەورەیان بینیوە بۆ گواستنەوەی بریندار و تەرمی سەربازانی سوپای عێراق بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و گواستنەوەی خەڵکی سڤیل کە لە هێرشەکانی داعش لەو شارە بریندار دەبوون یان بەهۆی سەختی برینەکانیانەوە گیانیان لە مەترسیدا بوو. لە کاتی شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعشدا تیرۆرسانی داعش تیمەکانمان زۆر وەک پێشمەرگە ئاسا بەشدار بوون لە هەموو محوەرەکانی جەنگ لە هەر هەموو محوەرەکان شان بەشانی برا پێشمەرگەکانمان کاری خۆیان ئەنجامدا و ئەوانیش چون کاری فریاگوزاریان دەکرد و برینداریان تیمار دەکرد لە شوێنی لە موقعی جەنگ و هەروەها دەیان گواستەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر و هەروەها شانبەشانی برایانی پێشمەرگە و برایانی ئەمبولانسمان هەروەها تیمەکانی فڕۆکەوانیش بەشدار بوون لەگەڵ ئێمە و دەورێکی باشمان هەبوو لە گواستنەوەی ئەو بریندارانەی لە شەڕی داعش بەشداریان کرد. شەڕی تیرۆرستانی داعش و لە شەڕی ئازادکردنی شاری مووسڵ تیمەکانی ئێمە دەورێکی زۆر باڵایان هەبوو کاتی کە لەگەڵ برا پێشمەرگەکان داخلی ناو مووسڵ بووین و لەوێن دەرهاوکاری پێشمەرگە بووین لە تیمارکردنیان و گەیاندنیان بۆ نەخۆشخانەکان و هەروەها ئێمە توانیمان یارمەتی خەڵکی سڤیل بدەین لە شاری مووسڵ ئەوانی کە ئاوارە دەبوون و ئەوانی کە ڕایان دەکرد و کە بریندار بوون و لێدانی عەشوایی هەبوو لەلایەن تیرۆریستان خەڵکی سڤیلی زۆر بەبەرکەت ئێمە توانیمان لە مانتقەی بەرتەڵەوە ئەو شوێنانە چەند تیمێک نزیکەی 14 ئەمبولانسمان لەوێن دەردانا بوو 14 تیممان لەوێن دەربوو توانیمان ئەو سڤیلانە ئەو هاوڵاتی سڤیلانە تیماریان بکەین و بیانگەینە نەخۆشخانەکانی خۆمان. بەشێک لەو کارانەی کە کردمان لە شەڕی ئازادکردنی شاری مووسڵ ئەوە بوو کە ئێمە توانیمان زۆربەی زۆری دەتوانم بڵێم هەر هەموو ئەو کەسانێک کە بریندار دەبوون ئێمە بیان گوازینەوە لە ڕێ ئەمبولانسەکانوانەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر لە نەخۆشخانەکانی هەولێر چارەیە سەری پێویستیان بۆ دەکرا و لە ئەوانەی پێویستیان بە نەشتەریش بوو لە نەشتەرگەریشیان بۆ ئەنجام دەدرا و دواتر لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر لە جێشی عێراقیش لەوێن دەر تووشی برینداری بوون لە سوپای عێراق ئێمە گەیاندمانە شاری هەولێر و لێرە تیمار کران و دەبایە نەخۆشخانەکانیش ناوە بەتاڵ بکرێت لەبەر ئەوەی کە جێگامان نەدەما ئیتر ئەوە بوو بە ئەمبولانسەکانی خۆمان کۆمان دەکردنەوە دەمانگەیاندە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لەوێ بە هەلیکۆپتەر دەهاتن دەیانگواستەوە بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق. کەمکوڕیەکانی ئێمە گەلک زۆرن. کەمکوڕیەکانمان یەک لە ڕووی نەبوونی کارمەند و شۆفێر ئێمە دەناڵێنین لەوانەیە بمانەوێت تمۆحمان زۆر بێتن زۆرترین بنکەی فریاگوزاری بکەینەوە لە زۆربەی شوێنەکان بەڵام بەهۆی نەبوونی کارمەند و شۆفێر کارمەندی تەندروستی هەڵبەتە لەگەڵ شۆفێری ئەمبولانس دەباتوانیوە زۆر بنکە دابنی وەکو پێویست. لە کاتی نەبوونی
موچە و قەیرانی دارایی ئێمە هەر کاری خۆمان ئەنجامداوە و بە بەردەوام کە تیمەکانمان لە ئیشی خۆیان دانەبراون و بگرە دەتوانم پێت بڵێم زۆر باشتریش کاری خۆیان ئەنجامدا. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کوردستان 24 پێشکەشە بە ئێوەی بەڕێز بەڕاستی ئێوە سەربازیۆنن هە سەرکەوتووە.